خۆشەویست ئێستا ژێمە لە گوندی چەرمەگا لە گوندی چەرمەگا لە قوتابخانەی چەرمەگای بنەڕەتی لەگەڵ ئەم خوێندکارە خۆشەویستانیا بوون توانیمان هەڵمەتێکی پاکردنەوە و خاوێنکردنەوەی ژینگەی قوتابخانەکە ئەنجام بگەێنین. خوێندکاری نمونەیی ئێمە ئارۆ فاخیر دەرچوو دەستخۆشی لەکەین داوا لە بەڕێوەبەری خوێندنگاکە مامۆستا شوانەکەین کە سوپاسنامەی خۆی پێشکەش بە خوێندکار ئارۆ فاخیر بکات. فەرمون مامۆستا. بەرە ئارۆی جان. خێراتن دارەکەی پێشەکی بەخێر بن بە قوتابخانەکەمان کە بەسەرتان کردینەوە لەم ڕۆژەیە لە ئەنجامی ئەوەیە هەڵمەتێکی پاکردنەوە کە لە قوتابخانەکەمانە ئەنجام درا بە هاوکاری ئێوە خۆشەویست لەگەڵ قوتابیە خۆشەویستەکانی قوتابخانەکەمان. ئێمە لە ئەنجامە هەموو قوتابیەکانمان نمونەی پاک و خاوێنین سەرنجام ئێمە توانیمان لەو نمونەیەکی باشتر وەرگرین ئێمە لێیان کە ئەویش کاکە ئارۆ بوو هیواداری نمونەی زۆر بێت و نمونەی سەرچەند تەلەبەکانیش وەکو ئەم بێت بە هیوای سەرکەوتن بۆی ئێمەش لەلایەن دەستی کارژێری قوتابخانەکەمانەوە سوپاسنامەیەکمان بۆ ئامادە کردو کە ئێستا پێ بەخشین ئەم سوپاسنامەیە بە هیوای ئەوەی کە ئەمە هاندانێک بێ بۆ ئەو کە سار نەبێتەوە بەردەوام بێ لە کاری هاوشێوەی ئەم کارانە لە ژیاندا. ئێمەش وەکو خوێندکارانی خوێندنگە چەرمەگا هەمومان بە دەنگێکی بەرزەڵێن تۆ نمونەی بای بایەک. خوێندکارانی خۆشەویست دوای 33 ساڵ مامۆستایەتی دوای 33 ساڵ ئەرک و ماندوو بوون توانیمان مامۆستای زۆر بەڕێز و خۆشەویست مامۆستا ڕێزان نووری بێنینەوە بۆ قوتابخانەی چەرمەگا. مامۆستا بەخێر بێ سەرچاومان. خۆشبی سپاس دەکەم بەڕێزی. 33 ساڵ تەمەن پاشان گەڕانەوە بۆ ڕۆژی تەعینبوونت لە گوندی چەرمەگا هەستێکی چۆنە؟ وەڵای زۆر پێخۆشە زۆر هەستەکەم یعنی هاتمەتەوە ماڵی باوکم وانم پێخۆشە دڵم پێکرێتەوە. ئەو ساڵانەی کە لەم خوێندنگایە بوویت خوێندن لێرە چۆن بوو؟ مامۆستا چۆن بوو؟ گوند چۆن بوون لەگەڵ مامۆستایە؟ وەڵای گوندەکە هەتاڵی ڕێک و پێک بوون هەموو بەڕێز بوون بڕواکی کە لە دوورۆ دەرەکەوتین هاتن بەرەو پیرمان ئەگەر شتێکمان بەدەستەوە بۆ یەکسەر هاتن لیانەوە دەگرتین زۆر بەڕێز بوون. 6 پۆل بوو تا پۆلی 6مان هەبوو. بەڵێ ئێمە 4 مامۆستا بوون. سد بەدیع بوو سد گۆڵشەن بوو سد شیرین بوو. ئێمە لێرۆ چاوی ئەو مامۆستایانە ماچەکەین لە قوتابخانەی چەرمەگاوە پیان ئەڵێن مامۆستایان تاجی سەری ئێمەن. مامۆستا ئەگەر دواوتێکت بۆ گوندی چەرمەگا و بۆ تەلەڤیزۆنی پەروەردە هەبێت؟ وڵای زۆر سوپاسیانەکەم و ڕێزم هەیە بۆ هەمویان ڕێزم هەیە بۆ هەموو لادێکەش. ئێستا وازانم هاتومەتە ماڵی باوکم وەنم پێخۆشە و دڵم پێکرێتەوە. وەکو ستافی تەلەڤیزۆنی پەروەردە بەخێراتن و زۆر سپاسی مامۆستا ڕێزان نووریەکەین بۆ قوتابخانەی چەرمەگا بەخێر بێ سەرچاوم. خۆشبی سپاس دەکەم.
سپاسی تەلەڤیزیۆنی پەروەردەیشە. بەخێرهاتنی تەلەڤیزیۆنی پەروەرداکەن کە هەڵمەتێکیان هێنا بۆ قوتاب هەڵمەتێکی پاکردنیان هێنا بۆ قوتابخانەکەمان بۆ چەرمەگا زۆر سپاس.